ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێز بە خۆشحاڵیەوە لە بەرنامەیەکی تری لە زانکۆی سلەیمانیەوە بەشی فیزیاتان پێدەناسێنین. بۆ ئەمە بەستەش میوانداری بەڕێز مامۆستا حسێن محەممەد ئەمین بڕیاردەری بەشی فیزیا دەکەین. سەردا بەخێر دەکەین مامۆستا بۆ ستودیۆکەمان. سپاس. دەمانوێت وەکو هەموو بەرنامەکانی تر سەرەتایەکمان پێشکەش بکەیت سەبارەت بە بەشی فیزیا بزانین ئەم بەشە بۆ چ مەبەستێک دامەزراوە و ئەم خوێندکارانی کە لەم بەشەیە ئەخوێنن چۆن دەتوانن سوودمەند بن و جارێکی تر ئەو سوودە بە دەوروبەرەکەیان ببەخشنەوە. سپاس بۆ ئێوەش کە ئەم فرسەتەدان پێدام کە بێمە ئستودیۆ تەلەڤیزیۆنەکەتان قسە بکەم. بەشی فیزیا ساڵی 1998 دامەزراوە. سەرەتا 6 مامۆستای هەبووە. 4 دەورەی دەرچوومان هەیە ئێستا، یعنی 4 خۆناغدەرچوو ئێستا هەموو قۆناغەکانمان هەیە، یعنی وەک تەلەبە. وەکو خوێندکاری بەکەلۆریۆس 280 خوێندکارمان هەیە. وەکو خوێندکاری ماستەر لە حاڵە حازرە 5 خوێندکارمان هەیە. خوێندکاری دکتۆرا 4 کەسمان هەیە کە یەکێکیان لە سۆلیدە، ئەوی تریان لە ئەسترۆنۆمیە، دوانیش لە ئەتۆمۆسفێریک فیزیکە لە حاڵی حازرە خوێنن. لە ڕابردووە 1 دەرچووی دکتۆرامان هەیە لە ساڵی 2005، 2 دەرچووی ماستەریشمان هەیە. و هەروەها بەشێک لە مامۆستاکانی ئێمە لە دەرەوەی وڵات و لە دەرەوەی هەرێم لە حاڵی حازرە وەکو تەلەبەی وەکو خوێندکاری ماستەر و دکتۆرا خوێنن. 3 خوێندکاری ماستەرمان هەیە لە ئوروپا، 1 لە بریتانیا و 2 لە ئەڵمان. 6 خوێندکاری دکتۆرامان هەیە کە 2 لە بەغایە، 4 لە ئوروپایە. ژمارەی ئەو مامۆستایانی کە هەر لە حاڵی حازرە لە بەشەکەی ئێمە دەرسەڵێنەوە، وەک پێم وتن سەرەتا ئێمە 6 مامۆستامان هەبووە لە ساڵی 98. بەڵام ئێستا لە حاڵی حازرە جیا لەوانەکە لە دەرەوەن 26 مامۆستا لە بەشەکەی ئێمە دەرسەڵێنەوە. 20 مامۆستای زیاد کردووە. بەڵێ. و هەروەها لەم 26 مامۆستا 6 دکتۆرن و ئەو باقیەکەیشی بڕوانامەی ماستەریان هەیە. و هەروەها بێتەوە لە بڵێم کە بەڵێ وەکو ئامارێکی گشتی لەبارەی ئێستەی بەشەکەمان هەر ئاوایە. بەڵام ئێستاکە بڵێ بۆچی بەشی فیزیا ئەمەزرێ و ئەو خوێندکارانە کە دەرچووی بەشی فیزیان، ینی لە کۆمەلگات شەڕۆڵێ ئەگرنە ئاستۆی خۆیان. لە ڕاستیە فیزیا زانستی سروشتە، زانستی سروش کە هەموو کەسێ نیازی بەوەی هەیە کە سروشتی دەوروبەری خۆی بناسێ. جا هەر کەسێ بە پێی نیاز و پێویستی خۆی. فیزیا ئەو زانستەیە کە قوڵە بێتەوە لە سروشتە، کە بزانێ ئەم سروشتی ئێمە چۆنە. یعنی کۆمەلگا وڵات بێنیاز نییە لە فیزیا. وە لە لایەکی کەوە ئەو توێژنەوانە کە لە سروشتا ئەکرێ، یعنی بنچینەی تەکنۆلۆژیای ئێمڕۆی ئێمە، ینی بە هەموو هێندسەکان، بە پزیشکەکان، ینی هەمویان بە جۆرە لە جۆرەکان ئەگەرنەوە بۆ سەرچی، ینی لەو زانستە سوود وەرەگرن کە سەرەتا ساینتیستەکان، ینی ئەوانە کە صرف ئیشی علمی ئەکەن بێ ئەوە گوێ بدەنە ئەوە کە ئەم شتە بە کەلکی چی دێ، فەقەت ناسینی سروشتە. جا ئەوەیە کە ئێمە پێویستیمان بەوە کە سروشت بناسین، پسپۆڕیە لەو بارەوە پیا بکەین، و لە ئایندە کۆمەلگا چی کەلکێکی لێ وەرەگرێ، کەلکی زۆر لێ وەرەگرێ. ئەم کەسانی کە لە فیزیا، ینی دەرچووی فیزیان کە ئەچنەوە ناو کۆمەلگا، یەکەم شێت زانستی، ینی بیرکردنەوەی کۆمەلگا بە نسبەت سروشتەوە زیاتر ئەکەن، یا ئەتوانن چۆن ڕۆ ببینن لە پەروەردەکردنی زیاتری کۆمەلگا لەبارەی علمی بیرکردنەوە، زانستی بیرکردنەوەوە. ئەمە یەکەم نەتیجەیەتی. دووهەم نەتیجەی ئیشی فیزیایی یا ئیشی ئەو کەسی کە لە فیزیا تەخەڕوجی کردووە کەی دەست پێ ئەکا زۆر جار لە شوێنەکانە، لە ینی سنتەرە گەورەکانی زانستیە، لە معمەلەکانە، لەویا دەست پێەکە کە ئیشی مهندسەکان یا پزیشکەکان ئەوەستێ، کە لەبیا وەستە ئیتر ئیشی فیزیا دەست پێەکە. بۆیە من مثالە بۆ توێنمەوە، مەسەلەن سێڵ یا خانەی لە شەومان نەزانین چیە، در هەموو جەستەیەکانی مرۆڤ بێ هەبوونەوەرێ بێ لە مەجموعەیە سێڵ یا خانە دروست بووە و پێکاتوە و ئەو مەجموعە خانە مرۆڤ دروستەکەن. ئێمە لە فیزیا
زانستی ناسینی مولکولەکان یا گەردیلەکانمان هەیە یعنی وا بڵێن ئەی ناسین یا بڵێن زانستەکەیمان هەیە ئەزانین مولکولەکان چۆن ئیشەکەن یعنی ئەو جیهانە چی تایە یا باشتر بڵێن تکنیکی ناسینی مولکولمان هەیە بەڵام ئێستاکانی پرسیارێکی گرنگ دێتە پێشەوە کۆمەڵەی مولکول یەکە گرن کۆمەڵەی گەردیلە یەکە گرن و مەوجودێکی زین و دروستەکەن مولکول مەوجودێکی بێگیانە سێڵ مەوجودێکی زیندووە یعنی خۆی دروستەکاتەوە و لێرەدایە کە فیزیا لە بڵێن لە سەدەکانی پێشوە جوابی ئەم پرسیارەی نەبوو یعنی تەنانەت لە سەرەتای سەدەی بیستمیشە نێزانی کە چی جوابی ئەم پرسیارە باتەوە و ئەوەیە کە مەسەلەن ئیشکردن لەسەر سێڵ و ئەو خانە و ئەو عینەکانی زانستەکەی درراوە بە بایۆلۆجی بەڵام ئێستا فیزیا گەیشتە ئاستێک کە ئەو وەرەگرێتەوە کە ئەڕوا بەرەو وەرگرتنەوەی سێڵ دامەزراندنی بەشە یعنی لە لایەکیکەوە هەموو وڵاتێک بەردەوام لە بیری ئەوەدایە کە بۆ ئەوە ینی پێشکەوتنی وڵاتەکەی لە داهاتووە یا ئایندەی با باشتر بڵێن ئایندەی نەسلەکانی داهاتوو مسۆگەر بکە یعنی پەرە ئەدا بە ساینس پەرە ئەدا بە زانست کە فیزیا بەشی هەرە گرنگی ئەو ساینس و بە ئەو هینەیەکە لەوی هەیە یعنی ئێستاکان وەکو عەرزی واقع کە ئێستاکانە بڵێن تەلەبەکانی ئێمە یعنی خوێندکارەکانی ئێمە کە خوێندنەکان لە فیزیا تەواوەکەن لە حاڵی حازرا چی ئەکەن لە حاڵی حازرا ئەو چوار دەورەمانە خەریکی چین من لەگەڵ مەجموعەیەکی زۆریانە ئاشنایەتیم هەیە ئەزانم برۆکیان بوومە مامۆستای زۆر باش لە خوێندنگەکانمانە کە پێویستیەکی ئێستایی و زۆر ینی گرنگی خوێندنگە دواناوەندەکانمان لەویا ئیشەکەن و مامۆستای زۆر لێ هاتوون ئەوەیە بەشێکی کەیان تماشایەکە ئێستاکانێت لە معاملەکانە ئیشەکەن لە معاملەکانە مەسەلەن لە کارگەکانی چیمەنتۆ یا مەسەلەن لە بەشی کۆمیونیکیشن ینی ئیتصالاتێکە لە ئیدارەی تەلەفۆنات و چیزانە موبایل و ئەوانە هەیە ئیشەکەن ینی ئیش بۆ فیزیا زۆرە بەڵام گرنگ لێرە چییە ئێمە خوێندکارەکانمان وا پەروەردە بکەین کە لەگەڵ زانستی ینی لەگەڵ تکنیکەکانی سەردەمە ئاشنا بن دوو هەمشێت خاوەنکار توانایی ئەو کەسانە بناسێ کە ینی لە بەشەکەی ئێمەوە تەخەلوس بێت ساز بۆ ڕوونکردنەوەی بام خوێندکارانەش خۆیان باس لە بەشەکەی خۆیان بکەن فیزیا بەشێکە لە کۆلێجەکانی ناو زانکۆی سلێمانی کۆلێجی زانست کە بە چوار قۆناغ خوێندکار دەتوانێت ئەو شادەی وەرگرێت کە پێوترێ بەکالۆرس لە فیزیایە و دووبلۆم لە ماتماتیکە کە هاتوونەتە کۆلێجی زانست بەشی فیزیک سەرەتایمە بڵین ئەو کۆلێجەمان بە ئارزوی خۆمان هەڵەبژاردووە ینی زۆربەی زۆری تەلەبەکانمان ئەو کۆلێجیان بەدڵ نییە ئەمە یەکێکە لە کێشەکان کە تۆ حەزت لە شتێنە بێت لەوانەیە لە کەسێکی باشتر نەچی لە داهاتووە ینی بۆ نمونا کە هاتوو من کۆلێجێکم بە ئارزوی خۆم هەڵبژارد لەوانەیە لە داهاتوودا کەس بتوانم ئەوەی کە هەمە لەوێ بتوانم داهێنانێ بکەم ینی زۆر شت هەیە بیکەمەکە حەزم لێ بێت بەڵام کە حەزم لێ نەبێت ئەمە خۆی کێشەیەکە سپاس بۆ بۆچوونی ئەو خوێندکارانە مامۆستا باست لەوە کرد کە چەند مامۆستایەکتان لە دەروی وڵات دەخوێن ئەم مامۆستایانە ئەگەڕێنەوە لێرە جارێکی تروانە بڵێنەوەیان بە چەند ساڵی تر ئەو ماستەر و دکتۆرایی کە لەوێ ئەیخوێنن بەدەستی هێن و ئەگەڕێنەوە بۆ وڵات بەڵێ ئەوانە کە ئەڕۆن بە ینی بە زەمالەی یا بە باسی حکومی نێدراون ینی زانکۆ ناردوونی خۆیان نەڕۆیشتون و زانکۆ خەرجیان نەکێشێ و لێرە حتمەن دێنەوە چونکە لێ بەس ئەمانە زۆریان پێچێت تاوەکۆ گەڕێنەوە بەڵێ مەستەرەکانمان لە 2 ساڵیان پێچێت دکتۆرەکانیشمان بۆ 4 ساڵ ینی لەو ما 4 ساڵ بۆ 5 ساڵ ئەگەڕێنەوە و 100% سوودێکی زۆریشیە بێ بۆ زانکۆکەمان و بۆ بەشەکەمان و بۆ پێشکەوتنی ئایندە ئەمانوێت لە تەورێکی تری ئەم بەرنامەیەمانە باس لە گرنگترین کێشە و گرفتەکانی ئەم بەشە بکەین بەشی فیزیا گرنگترین کێشەکانی لە چیا خۆی بینێتەوە ئەمانوێت بەڕێزە بە چەند خاڵێک
هەماشە بەو کێشانە بێت. واللهی خۆ کێشە زۆرە بڕێ کێشە هەن کێشە ڕۆژانن وەنی وەکو زانم نەبوونی کارەبا کە زۆر جار لە تاقیەکەکانمان بڕێ یان چزانم بەرێ گەرە کێشەکە کەوێتە بینی مامۆستا و خوێندکار ئەمانە هەن بەڵام بۆ نمونە لە ڕووی دابینکردنی شوێن یان هۆڵی وانەوتنەوە ئەم کێشە لە فیزیای بوونی هەیە لە هەنێ بەشان مامۆستاکان ئەڵێن ئێمە لە هەنێک کۆلێژەکە ئێمە میوانداریمان کردوون ئەڵێن ئێمە هیچ کێشەیەکی وامان لە ڕووی دابینکردنی شوێنی قاعە و وانەوتنەوە نییە. هەنێکی تریان لەو مامۆستانە باس لەوەکەن کە لە کەمپی تازەی زانکۆی سلێمانیان لە قلیاسان ئەم کێشیان بۆ چارەسەرێک کەواتە لە ئایندا چارەسەرێکی بەڵام بەشی فیزیا لە کاتی ئێستا ئەم کێشەی هەیە کێشەی نەبوونی قاعی هەیە. والله ئێمە وەکو ڕاستە مەسەڵەن بەشێکی زانستی مرۆڤایەتی فقط قاعی پێویستە و مامۆستا وە کتێب ئەوە زۆری ناگرێت مەسەڵەن ئێمە لە حاڵی حازرە 12 دانە تاقیگەمان هەیە ینی لە بەشی فیزیەکە بەڵێ کە بەکەلۆریۆس دەرسی تیا خوێن ینی 12 تاقیەکەت و 12 هۆڵی محازەرەی گرتووی ئەو وەختەکانەیە دەبوو هۆڵی محازەرە بەڵێ مشکلەمان هەیە بەڵام ئەمانە گرنگ نییە ینی بەرەم گرنگە ینی بۆ حاجە پەکمان نەکەوتووە ینی بەدوانیم چەند مشکلی زۆر بۆ یەکی کێشە هەیە مەسەڵەن نیستەکانە مامۆستاکانمان شوێن نێت تێدا بنیشن ئەوەنە کێشەن ئەوە کێشەیە بەڵام کێشەی گەورەتر هەیە کێشەی گەورەتر چییە؟ کێشەی گەورەتر ینی بڵێن سۆفتوەیرە ینی نەک ئەو هاردوەر نییە سۆفتوەیرە ینی مەسەڵەن بڵێم چی بێ ئێمە لە سیستمێکی کۆنا ئیشەکەین ئەمە یەکێک لە کێشە گەورەکانمانە سیستمێکی کۆن کە مەسەڵەن سوزانم لە پەنجاکانە لە چیلەکانە لە عێراقا دانراوە و هەر ئێستش بەردەوام ئەڕوا و کۆنفرانس